إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار إيمان داراني خوشويست السلام عليكم ورحمة الله سڵاو و ڕەحمەتی پەروەردگاری باڵادەست بڕژێ بەسەر هەموو لایەکتان حەمد و سەنا و شوکر بۆ ڕەب العالەمین ڕێنمونی کردوین بۆ سەر ڕێگەی ڕاست هەنگاو هەڵئەگرین لەسەر ئەو ڕێبازە پاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری ڕۆشتووە و هاوڵانی لەسەر پەروەردە کرد داوا بکەین پەروەردگاری باڵادەست لەسەر ئەو ڕێبازە پاکە بمانژێنێ و لەسەر ئەو ڕێبازە پاکەش کە ئیسلامە بمانمرێنێ پێم خۆش بوو ئەم جومعەیە بابەتێکی گرنگ پێشکەشتان بکەم بەڕاستی وەزع و زروفی ئەمڕۆی کوردستان لە هەڵاوسانی نرخی شتومەک لە بازار لە دواکەوتنی موچە و گرفت و کێشەی هاوڵاتیان زۆرە و ئەوەی من مەبەستمە عەرزتانی بکەم بابەتێکە پێویستی بە هەموومانە ئاگامان لێی بێت ئەویش بڵاوبوونەوەی فەساد و بەدڕەوشتی و خراپە لە نێو کۆمەڵگا زۆربوونی یانە شەوانەکان کە مامەڵەی تریاک و حەشیش و قمار و داوێن پیسی و فەسادی تیاکرێت وای لێ هاتووە بە ئاشکرا ژن و پیا و لە ناو مەلەوانگەکان بێشەرمی و بێحەیایی دەستیان داوەتێ خۆیان نیشانەدەن تا کات گەشتە ئەوەی کەوا ئیجراعاتیان بەرامبەر بکرێ چونکە بەڕاستی میلەتی کورد میلەتێکی موسڵمانە میلەتێکی بە ئەخلاقە ئێمە شانازی بە دینەوە ئەکەین شانازی بە ڕووگە و قیبلەمانەوە ئەکەین کە یەکەم ماڵە لەسەر زەویە بۆ خواپەرستی دروست کراوە و لە هەموو شوێنێک پیرۆزترە لە جیهانە و ڕەب العالەمین سوێنیشی پێ خواردووە لە قورئانە کە زانایانە فەرموون هەر شتێک خوای متعال سوێنی پێ بخوا ئەوە گەورە و بەڕێزە مەبەستەکەی من ئەوەیە ئەم شەریعەتی ئیسلامە هاتووە بۆ ئەوەی 5 مەبەستی گرنگ پارێزگاری لێ بکە کە پێی ئەوترێ مەقاسید الشەریعە 5 مەبەستە گرنگەکەی شەریعەتی ئیسلام کە ئیسلام هاتووە بۆ پارێزگاری لەم 5 شتە لە بەرنامە دەستکردەکانی مرۆڤە ئەم 5 شتە ناپارێزرێ ئەویش حفظ النسل حفظ الدین پارێزگاری لە دین بەوەی کە عەقیدە و بیر و باوەڕت پاک بێ دیندار بی ئیسلام هاتووە پارێزگاری لەو دینە بکە پارێزگاری لە ژینی خەڵک نەفسی ئینسان نابێ بکوژرێ لەسەر شتێکی بێبایەخ نابێ خەڵک بڕوا خەڵک قەتڵ و عام بکە ڕووخاندنی کەعبە کە پیرۆزترین شوێنی ئێمەیە لای خوای گەورە ئاسانترە لە کوشتنی مسلمانێک کەوا کوشتنی مسلمانەکە گەورەترە
خوێنی مسلمان گەورەترە تا کەعبە. بیر و خێنی بەڵام مسلمانێک بە ناحەق نەکوژی. پارێزگاری لە نەسل و وەچە ئیسلام هاتووە بۆ ئەوەی داوێن پاکی بڵاو بکاتەوە، نیکاحی حەڵال کردووە، زینا و بەدڕەوشتی و خیانەتی زەوجی حرام کردووە. ئەوە هێڵی سوورە، نابێ بیبەزێنی. پارێزگاری لە عەقڵی خەڵک، ئەم عەقڵە نیعمەتێکی گەورەیە خوای گەورە پێی دابین. هاتووە هەرچی مادەی هۆشبەر هەیە لە بیرە، لە عەرەق، تلیاک، حەشیش، ئەوەی سەرخۆشکەر بێ ئیسلام حرامی کردووە بۆ ئینسان عەقڵی بەهەدەر نەچێت، عەقڵی پارێزراو بێ. پارێزگاری لە ماڵی خەڵک ئیسلام هاتووە بۆ ئەوەی ماڵ پارێزراو بێ، بەرتیل و ڕەشوە، دزی، گەندەڵی، فەسادی حرام کردووە بۆی ماڵی خەڵکی پارێزراو بێ. ئەم شەریعەتە ئێمە بە شانازیەوە شوێنی ئەکەوین بۆ ئەوەی کەوا ئینسان نەسل و وەچەی پارێزراو بێ و خستنەوەی نەوەیەکی حەڵاڵزادە و دوور لە داوێن پیسی. ئیسلام هاتووە هەرچی فاحیشە و خراپە هەیە کە خێزانەکان هەڵەوەشێنێ ئەمە حرامی کردووە. فەرموویەتی ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن. نزیکی فاحیشە و خراپە مەکەون، بەوەی کە بە ئاشکرا بە پەنهانیش نزیکی مەکەون. فاحیشە داوێن پیسیە بۆ ئەوەی خێزانەکانتان پاک بن. ئەم مەبەستەی ئێمە کە باز لەیانەی شەوانە ئەکرێ، ئێستا لە کوردستانە گرنگی زۆری پێ ئەدرێ، ئایا لە قورئانە ناوی یانە هاتووە؟ ئەوێ پرسیارکن، مسلمانە بێ هۆشیار بێ. بێباوەڕان لە سەردەمی لووتەوە سەلامی خوای لەسەر بێ تا سەردەمی پێغەمبەرمان سەییدنا محەممەد صلی الله عليه وسلم نادی بۆ شوێنێکی منکەر، بۆ خراپە بەکارهێنراوە، مستەلەحێکی کۆنی قورئانیە. کاتێک لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ئەڵێ بە قەومەکەی ولوطا إذ قال لقومه إنكم لتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين أئنكم لتأتون الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر فما كان جواب قومه إلا أن قالوا ائتنا بعذاب الله إن كنت من الصادقين. سيدي أم آية تبكى لسورة العنكبوت. رب العالمين فرمي لوط کاتێ بەگەلەکەی خۆی وت بەڕاستیەوە ئەوەندە تاوانی خراپ و ناشرین ئەنجام ئەدەن، لەو پەڕی شەرمەزاریدایە هیچ کەسێک لە پێش ئێوە لەم جیهانەدا کاری نەشیاوی ئاوای ئەنجام نەداوە. ئەوەندە کارێکی نامرۆڤانەیە. خوا فەرمێ رب العالمین ئەرێ ئێوە ئەچنە لای پیاوانی نێرینە ئافرەتی خۆتان کە ئەڵڵا بۆی حەڵاڵ کردوون نزیکی ناکەون. یعنی نێربازی و ئەوەی کە ئەمڕۆ هاوڕەگەزبازی گرنگی پێدەن لە سەردەمی لووتەوە بڵاو بۆتەوە کە بەڕاستی ئەو پەڕی نامەردانەیە و لە سنوور دەرچوونە ڕێ لە دەوامی بەرەی مرۆڤ ئەبڕن و لە یانەی کۆبوونەوەی خۆتانە کاری زۆر خراپ و دزیە و ناشرین ئەنجامەدەن. ئەمە ئاەتی قورئانە کەچی پاش ئەم هەموو ئامۆژگاریە وەڵامی گەلەکەی لووت سەلامی خوا لەسەر لووت بێ ئەوە بوو بەگاڵتە و لاقرتیەوە پێیان ئەوت ئەگەر لە ڕازبێژانی ئادەی سزای سەختی خوامان بۆ بێنە کە هەموو جارێک هەڕەشەی پێەکەی. بۆ لە ئیتالیا شارێک ئێسەش هەیکەلەکانیان ماوە، دەستیان دابووە هاوڕەگەزبازی، بورکانێک لە شاخەکە تەقی 4 مەتر ئاگر بەسەر ئەو شاخە باری، هەر هەمویان تەحنید بوون. سزای خوایەت. لوط بەردەوام بوو لەسەر ئامۆژگاری قەومەکەی، لە بەرامبەرا پێیانەوت چی؟ ئەخریجوا ئالە لوط من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەڕون. ئادەی ئالی لوط دەرکەن
لەم لادیەیە لەم شارە، چونکە ئەمانە خەڵکانێکی پاکداوێنن. ئێمە پاکداوێنیمان ناوێ، ئێمە یانەی شەوانەمانەوێ، ئێمە ئافرەتی فاحیشە و ڕاقیسەمانەوێ. پەنا بەخوا ئەوان حەزیان بەوە ئەکرد کە ئەمڕۆ گرنگی پێدرێ ئێمە لەگەڵ پیاوە ئارەزوی خۆمان بەتاڵەکەینەوە. یاذ بالله، ئەمە سنووری خوا ئەبەزێنن. ئەی باشە بۆچی ڕەب العالەمین باسی نادی کردووە؟ بۆچی ئەمڕۆ پێی ئەوترێ یانەی شەوانە؟ چونکە پرسیارێکی گرنگە. لەبەرەوە یەکێک لەو ڕوانەی ئەمڕۆ ئێمە ئومەتی ئێمە تێک شکاوین پێش ئەوەی لە ڕۆژا تێک بشکەین، لە شەوا تێک شکاوین. ئەمە شتێکی مستەهدەفە کە پێی ئەوترێ یانەی شەوانە، چونکە خۆمان ئەزانین گەلێک نەزانێ شەو بۆچی بەکاریە، ڕۆژ بۆچی بەکاریە، ئەو گەلە مردووە. شەو بۆ ئەوەیە ئینسان ئیستراحەت بکات لەگەڵ خێزان و مناڵی خۆیان ئاسوودە بێ. بەڵام ئەمڕۆ شەوانیان کردووە بۆی 12 شەو، کابرا ژنی حەڵاڵی خۆی هەیە 1 و 2 شەو لە کافتریا و لە یانەکانە گەڕێتەوە. پەنا بەخوا ئەوە ئامانجی جوولەکەیەکەوە میلەت بەرەو هەڵدێر و ناوچوو نەبات. چونکە هەر کۆمەڵگەیەک سیستەمی خەوی تێک چوو، ئەو کۆمەڵگەیە ئەبێتە کۆمەڵگەیەکی خەوتوو. چونکە تەبیعەتی چی ئەگرێ؟ گورگ ئەگرێ. گورگ بە ڕۆژە ئەخەوێ، بە شەوا ناخەوێ. ئەزانن گورگ بە ڕۆژە ناخەوێ، بە شەوا ئەخەوێ. عەفوەن، ئەو کاتە خەوی لێ تێک چوو، میلەت بەرەو نەمان ئەچێت، ئەو کاتە ژیانی تێک ئەچێ. پەنا بەخوا لە کاتێکا مرۆڤ نابێ بە شەوا ئەبێ بخەوێت، بە ڕۆژە ئەبێ کار و فەرمان بکات. وجعلنا نومكم سباتا، شەو هاتووە بۆ ئینسان ئیستراحەت بکات، پشوویەک بدا. ئەوانەی هەوڵی بڵاوکردنەوەی فاحیشە و داوێن پیسی ئەدەن، ئەم کارە زێ و خیزەونانە وێنە ئەگرن بەر هەڕەشەی قورئانی پیرۆزەکەون کەوا إن الذين يحبون الفاحشة أن تشيع الفاحشة إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. بێگومانە و کەسانە سزای سەختی پڕئێشیان هەیە کە فاحیشە و خراپە بڵاوەکەنەوە. ئەگەر لە فەیسبووکا بێ، لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک، لە ئەنتەرنێت گرتە خراپەکان بڵاو بکەنەوە، خۆیان نیشانی بدەن، بەر هەڕەشەی قورئانەکەون، سزای سەختی پڕئێشیان بۆ هەیە. ئەوانە بێشەرمی دەست ئەدەنێ، خراپە بڵاوەکەنەوە لە نێو میلەتی موسڵمانە، یا کەناڵیان هەیە بۆ ئەوەی فاحیشە و خراپە بڵاو بکەنەوە، ئەخلاق و ڕەوشتی جوان تێک بدەن، شیرازەی خێزان تێک بدەن. بۆیە کاریگەری ئەم یانەی شەوانە بە ئاشکرا بانگەشە بۆ ئیباحیەت و لەشفرۆشی بەڕاستی زۆر ترسناکە لە ڕووی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی ترسناک کە ئاسەوارە خراپەکانی لە فەرموودا باس کراوە. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ فەرمووی دەستەیەک لە مهاجرین بووین لە خزمەتی پێغەمبەری خۆشەویست سەییدنا محەممەد صلی الله عليه وسلم. ڕووی تێکردین فەرمووی ئەی دەستەی مهاجرین، 5 شت ئاگادارتان ئەکەمەوە لێی، نزیکی مەکەون، پەنا ئەگرم بە خوای گەورە لێیان نزیک بن. یەکێک لەو 5 شتە کە ئەمڕۆ هاتوۆتە دی فەرمووی لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا. هر ملة قومك رسول الله فرمي صلى الله عليه وسلم دەستیان دایە بە دڕەوشتی و فاحیشە زینا، بە ئاشکرا بانگەشەی بۆ کرا، بە ئاشکرا وێنەی گیرا، بە ئاشکرا سەری تێکرا. فەرمی خوای متعال تاعون و دەرد و نەخۆشینی کوشندە نێو کۆمەڵگا بڵاوەکاتەوە، تووشی دەرد و نەخۆشینی کوشندە ئەبن. بەڕاستی ئەڵەی ئەمڕۆ ئەم فەرموودەی فەرمووە خۆشەویست و نوری چاومان صلى الله عليه وسلم. ئەو هەموو نەخۆشین و دەردەی ڕووی لە کۆمەڵگا کردووە. کێ ناوی زوهری بیست بوو، کێ ناوی سەیەلان، هەربسی جنسی، نەخۆشی ئایدس. ئەمڕۆژ نەخۆشیەکی ترسناک لە کۆرۆنا خەتەرتر ئاوڵەی مەیمون لە ئەوروپا ئێستا بڵاو بۆتەوە. گیانی ئینسانەکان هەمووی ئەبێ بە دوومەڵ. ئەزانی لە ئەنجامی چیایە؟ خۆیسا ئەمانە
زۆر بێشەرمن ئەمڕۆ باسی هاوڕەگەزبازیەکەن. ئەزانی بۆ؟ چونکە ئاوڵەی مەیمون ئێستا لە ئەوروپا سەری هەڵداوە، ئەڵێ ئەم ئێستا ئەوانەیانوێ ڕێگەی لێ بگرن بۆ ئەوەی هاوڕەگەزبازی نەهێڵن. لە رووسیا مزاهرە کرا بۆ ئەوەی کەوا هاوڕەگەزبازی نەمێنێ. ئەگەر ئەم هاوڕەگەزبازیە بڵاو بێتەوە، ئەو ئاوڵەی مەیمونەش زۆر بەسەریعی بڵاو ئەبێتەوە لە نێو کۆمەڵگا. خوا بمان پارێزێ. ئەمانە لە یانەشەوانەکان چی گرنگی پێدەن؟ وەک زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بە شێوەیەکی یاسایی لەژێر ناونیشانی سەربەستی و ئازادیدا کار بکەن، چونکە نەخشەی یەهودیەکانە جێبەجێیەکەن. ئەگەر سەیری پرۆتۆکۆلاتی جوهەلای سەهیۆن بکەی، ئەڵێن چی؟ ئەڵێن بە ئاشکرا یەکێک لە بەندەکانی ئەوەی ئەڵێ هەوڵ بدە، واجبە هەوڵ بدەین بۆ ئەوەی ڕەوشت لە هەموو شوێنێکدا بڕوخێت. ئەو کاتە بە ئاسانی زاڵ ئەبین بەسەر جیهانە، ئەو کاتە ڕەوشت و ئەخلاقمان تێکدا زاڵ ئەبین بەسەر ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم. ئەم کارە دزیە و قیزەونانی لە یانەشەوانەکان ڕوو ئەدەن، زۆر ترسناکن. هەر بۆیە کۆمەڵگەی کوردەواری ئەبێ بزانێ ئاسەواری خراپ بەجێ ئەهێڵێ. ئەویش وەکو چی؟ نەمانی شەرم و حەیا، نەمانی ناسنامەی ئومەت، خاپوورکردنی شارستانیەت لە ناوبردنی ڕەوشتە ڕەسەنەکان، تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی، هەموو ئەمانە زیانەکانیشی خەتەرتر بۆ سەر گەنج و لاوەکانمان، زیاتر بە ئامانجگرتنی گەنجەکانە، زیاتر بە ئامانجگرتنی لاوەکانمانە کە ئەوانە هێز و وزەی کۆمەڵگەن. جا لە میانی فریودانیان بەهۆی ئەم کارە قێزەونانە لە ئامانجە پیرۆزەکەیان دوور ئەخەنەوە، کەوا هەوڵدان بۆ بنیاتنانی خێزان، بۆ ئەخلاق و ڕەوشتی جوان، بۆ پاکیەتی. ئەوان بەرەو شوێنکەوتنی هەوا و ئارەزۆکانیان ئەبەن، بۆ ئەوەی زیانێکی مادی زۆریش ئەکەن. لە یەکێک لە نووسینگەکانی خانوبەرە لە هەولێر یەکێک لە خاوەنی ئەو نووسینگانە ئاماژەی پێکرد، وتی گەنجێکی زۆر هەیە لەم هەرێمی کوردستانە بە سەدەها هەزار دۆلار سەر بکرێ بۆ لەشفرۆشی و بۆ بەدڕەوشتی و فاحیشە، پارە بەوە ئەدرێ. لە عێراقا بەوە ئەژین پەنا بەخوا ئەوەی کە ڕوو ئەکاتە فەساد و خراپە، ئیتر ژیانی تێک ئەچێ. لە یەکێک لەو ئافرەتانە کە مقابلی کردی مێردەکەم ماڵەکەشی فرۆشت لە قومارخانەکان لە یانەکان، ژیانی تێکدام. بۆیە ئێمە لە مینبەری ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕووەکەینە کاربەدەستانی ئەم هەرێمە ئەبێ بە ئاگا بێنەوە ئەوەی کورد شانازی پێوەکە دین لەگەڵ ئەخلاقە. ئەو دوانە ئینسان پێی سەربەرز ئەبێ، پێی عەزیز ئەبێ کە مردیش ڕێزی لێگیرە کە دیندار و ئەخلاق جوان بوو. با بزانن. بۆیە ئەبێ هەرکێکێک لە ئێمە هەوڵ بدەین بۆ پاکیەتی، بۆ ئەخلاق جوانی، بۆ ئەوەی بزانین ئینەمە الئومەم وأخلاقهم ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا. والله ئومەت بە ئەخلاق و ڕەوشتەوە پێشەکەوێ. ئەخلاق و ڕەوشتی لێدابڕنەی پەنا بەخوا بەرەو هەڵدێر و بەرەو لە ناوچوون ئەڕوات. بۆیە لەسەر باوکە بەڕێزەکان، دایکە بەڕێزەکان، زانایانی بەڕێز، لەسەر هەموو تاکێکی ئێمە پێویستە گرنگی بە ئەخلاق و ڕەوشتی جوان بدەین، گرنگی بە پاکێتی بدەین، گرنگی بە خێزان بدەین، گرنگی بە کچەکانمان بدەین بەوەی کە ڕەوش جوان بن، داوێن پاک بن، خێزانەکانمان بە حەیا و حورمەت بن. ئەگەر هات و گرنگیمان بە ئەخلاق و ڕەوشدا واللهی پێش ئەکەوین. دەسەڵاتدارانی ئەم هەرێمەش ئەبێ بە ئاگا بێنەوە کە هەر لادانێک لە شەرعی خوای گەورە سزای بەدوایەت، بە تایبەتی لادانی ڕەوشت هەر کات زۆر بوو بە ئاشکرا گرنگی پێدرا، خەڵک سەری تێکرد پەنا بەخوا شەرم و حەیای لەدەستدا، ئەو کاتە بەڕاستی سزای گشتگیریەت. ئومو سەلەمە دایکی ئیمانداران خوا لێی ڕازی بێ، پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر کاتێک فەساد و خراپە زۆر بوو ڕەب العالەمین چاک و خراپ بەیەکەوە لەناو ئەبات. ئومو سەلەمە فەرمی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەی بۆ خەڵکی چاکیان تیان نییە
فەرمی بەڵێ بەڵام هەر کات خراپە زۆر بوو رب العالمین سزای گشتگیر ئەنێرێ نعم إذا كثر الخبث كاتێک کە خراپە و تاوان زۆر بوو ئەو کاتە رب العالمین سزای گشتگیر ئەنێرێ لەبەرەوە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ ئەخلاق و بەها باڵا جوانەکانی ئیسلام بگەڕێنەوە بۆ ئەم دین و شەریعەتە جوانە کە گرنگی بە خێزانەدا گرنگی بە داوێن پاکی ئەدا کە ئیسلام هاتووە بۆ ئەوەی کە گەنجەکانمان داوێن پاک بن کچەکانمان بە ئەخلاق و ڕەوش جوان بن خێزانەکان بەختەوەر بن ژیانیان بەخۆشی بە ئارامی نەک پەنا بەخوا دوور لە هەموو ڕەوشت و بەها باڵا جوانەکان ئەوەی کە ئیعلامێکە ئەمڕۆ ئەوەی کە گرتە خراپەکان بڵاوەکاتەوە ئەوە خۆرەیە ئەوە دوژمنی کۆمەڵگایە ئەوەی کە شەرم و حەیا ناهێڵێ ئەوەی کە فەساد و خراپە بڵاوەکاتەوە ئەوە بەڕاستی پەنا بەخوا لە سنوور دەرچووە و بێڕێزیشە و لە دنیا خوای گەورەش سووک و بێنرخی ئەکات داواکەم لە ڕەب العالەمین خوای گەورە بمانگێڕێتەوە بۆ ئەم دینە شیرینە گەنجەکانمان لە فەساد بپارێزێ ئافرەتەکانمان پۆشتە و بە حەیا و بە شەرم بن خوایە عاقیبەتمان بەخێر بگێڕی خوایە کوردستانمان پڕکەی لە ئاسایش و هێمنی و ئارامی خوایە میلەتی کورد لە سایەی ئیسلامە بژێنە